سڵاوتان لێبێت ئەمەی لە پشتی منەوە ئیبینەن سەرەگرتنی هاوڵاتیانە بۆ وەرگرتنی چەند لیترێک بەنزین بۆ ئۆتۆمبیلەکانیان کە بەداخەوە سەرەگرتن یاخود نۆرەگرتن لە هەرێمی کوردستان بۆ بە بەشێک لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان نۆرەگرتن بۆ وەرگرتنی بەنزین نۆرەگرتن بۆ وەرگرتنی بتڵێک غاز بۆ ماڵان نۆرەگرتن بۆ چاودێریکردن لە ماڵەوە بۆ دەستەبەرکردنی ئاوی نیشتیمانی و زۆر بابەتی دیکە ئەوەی کە جێی نیگەرانی هاوڵاتیانە دەوترێت ئێمە لە وڵاتێکی نژێر خاک و ئاوەکەمان و نیشتیمانەکەمان پڕپڕە لە نەوت بەڵام ئەوە بار و گوزەرانی هاوڵاتیانە کە بەدەست نەبوونی بەنزینەوە دەناڵێنن بە جۆرێک کە لە مانگی نیسانی ساڵی ڕابردووە تاکو ئێستا نرخی بەنزینی بازرگانی دوو هێندە زیادی کردووە کە ئەمە گرفتێکی زۆری بۆ ژیانی ڕۆژانی هاوڵاتیان دروستکرۆ بە تایبەت ئەو هاوڵاتیانەی کە بژێوی ژیانیان لەسەر هاتوچۆکردنی ئۆتۆمبیل و ئۆتۆمبیلەکانیانە ئەمڕۆ ئێمە لێرە دەمانەوێ گوێمان لە گلەی و گازندەی هاوڵاتیان بێ بە جۆرێک کە بە دوواداچوونمان بۆ کردو دەبینین زیاد لە چەند کاتژمێرێک هاوڵاتیان دەبێت بەم جۆرە نۆرە بگرن بۆ وەرگرتنی بەنزین لە هەندێک لە وێزگەکانی دابەشکردنی بەنزین دەبێت لە شەوی پێشتر ئۆتۆمبیلەکەت بەجێبەڵی تا لە ڕۆژی دواترا بەنزین وەربگری یان بە جۆرێکی دیکە لە ساتی نەمانی بەنزین لە ناو بەنزینخانە و وێزگەکاندا ئۆتۆمبیلێک ئەگەر چەند کاتژمێرێکیش نۆرەی گرت بێ دەبێت بە دەستی بەتاڵ بەبێ بەنزین بگەڕێتەوە ماڵەوە لەگەڵمان بن بۆەوەی لەگەڵ هاوڵاتیان و بەشێک لەو کەسانی کە تایبەتمەندن بەم بوارە داتا و زانیاریمان بنێ سەبارەت بەوەی کە ئایا نرخی بەنزین بەم جۆرە دەمێنێتەوە یاخود نەخێر بەرزتر دەبێتەوە یان هەوڵ هەیە بۆ ئەوەی کە هیچ نەبێ بەشێک لەو بەنزینی کە ئێستا دابەشەکرێت کە پێی دەوترێت بەنزین 690 دیناری زیاتر بکرێ بڕەکەی تا هاوڵاتیان زیاتر لی سوودمەند بن لەگەڵمان بن. سەرەی ئۆتۆمبیل لە بەردەم بەنزینخانەکانی هەرێمی کوردستان بووە بە یەکێک لەو دیمەنانەی کە ڕۆژانە بەرچاومان دەکەوێتەوە. هۆکارەکەی وەک شۆفێران دەڵێن جیاوازی نرخی ئەم جۆرە بەنزینەیە بەرامبەر بە جۆرەکانی تر. هاوڵاتیان لە نێوان بەرزبوونەوەی نرخی بەنزین و بێخەمی لایانی پەیوەندیدار بوونەتە قوربانی بەو پێی کە بەنزین سەرچاوەی سەرەکی وزەی بەکارهێنراوە بۆ هۆکارەکانی گواستنەوە لە هەرێمی کوردستان. هەر بۆیە هەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر گیرفانی هاوڵاتیان دروست دەکات. لەسەر بەنزین لە هەرێمی کوردستان سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند داتا و زانیاریەک. لە هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 7 ملیۆن لیتر بەنزین بەکاردەهێنرێت. پارێزگای هەولێر 2,500,000 تا 3 ملیۆن لیتر. پارێزگای سلێمانی و هەڵەبجە 2,500,000 لیتر. هەروەها پارێزگای دهۆک 1,500,000 لیتر. هەرێمی کوردستان بۆ دابینکردنی بەنزین پشت بە چەند سەرچاوەیەک دەبەستێ کە لە 65 بەنزین لە دەرەوەی عێراق ئاوردە دەکرێت وەک لە وڵاتانی ئێران، تورکیا، کویت، ئیمارات و چەند وڵاتێکی دیکە و نرخەکەشی پێوەستە بە بازاڕ و بۆرسەی جیهانیەوە. لە 25 پشت بە بەرهەمی پاڵاوتگەی ناوخۆ دەبەستێ. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژانە 25,000 بەرمیل دەداتە پاڵاوتگەی کار و بە دوو نرخی جیاواز دەخرێتە بازارەوە. بەشێکی هاوشێوی نرخی بەنزینی عێراقیە و بەشێکی بە نرخی بۆرسەی جیهانی دەخرێتە بازارەوە و تەنها لە هەولێر و دهۆک بەردەستە. لە 15 لە عێراقەوە ڕۆژانە نزیکەی 1 ملیۆن لیتر بەنزین بە نرخی 690 دینار دابین دەکرێت. بەرزبوونەوەی نرخی بەنزین لە هەرێمی کوردستان لەلایەک پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو هەیە و بەشێکیشی پەیوەندی بە دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە ڕێژێ لە 125. بەگشتی ئەگەر 1 لیتر بەنزین بە 1000 دینار بێت ئەوە 250 دیناری بەهۆی گۆڕانکاری بەهای دینارەوە هەیە کە 100 دلار لە 190,000 بەرز بۆتەوە بۆ 146,000 دینار و زیاتر. پێشبینیەکان بەو ئاراستەیەن لەگەڵ بەرزبوونی نرخی نەوتی خاو هاوکات نرخی بەنزینیش بەردەوام دەبێت لە بەرزبوونەوە. دەکرێت حکوومەتی هەرێم بەڕەچاوکردنی دۆخی دارایی هەرێم چەند ڕەوشێنێک بگرێتە بەر لە زیادبوونی داهاتی نەوت بەهۆی بەرزبوونی نرخەکەی پاڵپشتی نرخی بەنزین بکە. کەمکردنەوە و لابردنی باج و ڕسمی گومرگی لەسەر هاوردەکردنی بەنزین.
زیادکردنی بەرهەمی پاڵاوگەکانی ناوخۆ دیاریکردنی نرخ بۆیان و بەرهەمەکانی هەموو هەرێمی کوردستانیش بگرێتەوە. هەماهەنگیش لەگەڵ حکوومەتی ناوەندی بکرێت تا بڕی بنزینی زیاتر بنێرێتە هەرێمی کوردستان. لێرە لەگەڵ کاک کەریم عەلی سەرۆکی لژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە دەکەم. کاک کەریم، لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاری خێرایی کە بەسەر نرخی بنزین دەیانی جاری وایە لە کەمتر لە هەفتەیەکدا چەند جارێک نرخی بنزین گۆڕانکاری بەسەرادێت، پێم بڵێ بە دۆداچوونەکانتان گەیشتۆتە چی، چۆن هەوڵتان داوە بە تایبەت ئەو بنزینە 690 دیناری کە پێی دەوترێ بنزینی عێراقی بۆ هاوڵاتیان زیاتر فەرهەم بکرێ؟ دەستخۆش بۆ ڕێستان بۆ کەناڵی کورسات نوویست بۆ دۆداچوون بۆ ئەم بابەتە سەبارەت بە نرخی بنزین و بۆ دۆداچوونەکانی ئێمە کۆلیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئێمە لە مانگی 4 ساڵی ڕابردوو وە کۆلیژنە هەستمان کرد کە نرخی بنزین بەرەو سەرەوە ئەڕوا بۆیە لەو کاتەدا ئێمە بە دۆداچوونمان هەبوو، کۆبوونەمان هەبوو لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان بانگشتی پارێزگاری سلێمانی و هەروەها هەردوو بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیمان کرد بۆ کۆمەڵێک ڕێگە چارەمان خستە بەردەستی بەڕێزیان کە ئەگەر هەنگاوی جدیتیا بنرێت ئەو کاتە توانرێت نرخی بنزین کۆنتترۆل بکرێ. بەڵام بەداخەوە هیچ هەنگایەک نەگیراوە بەر و ینی هیچ ئەمەلێکمان لەو بابەتانە نەبینی بۆیە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ئێمە مەترسیەکانی بەردەم بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بنزین ماخستە ڕوو و بە دوو نووسراوی جایش داوامان لە وەزارەتی سامانە سروشتیەکان کرد کە دەسەڵاتی پێدانەوەی ڕەسید و هەروەها قۆڕەخکاری نەهێڵانی ڕەسید ڕابگرن و هەروەها داوامان لە وەزارەتی دارایی کرد کە لە دەواازە سروشتیەکانە کۆمەڵێک کۆمپانیای ناپێویست هەیە ملزم بکرێن کە پارە لە سوتەمەنی وەرنەگرن و هەروەها باج و ڕسومات و گومرگی سەرهێنانی سوتەمەنی هەڵبگیرێ و هەروەها داوامان لە وەزارەتی سامانە سروشتیەکانیش کرد کە ڕێنمایی تایبەت بە دیاریکردنی نرخ کۆنتترۆلکردنی نرخ دەربچێنرێ. ئێستش ئەگەر حکوومەت بەجددینەیەتە خەت بە دڵنیایەوە نرخەکە زیاتر بەرزە بێتەوە و بە دڵنیایەوە زیاتر بارگرانی بۆ هاوڵاتیان دروستەکرێ. ئەم قسانەی ئێمە ئەیکەین لەوەمان نییە نەقد بێت لەم حکوومەتە بۆەوەی کە ئەم حکوومەتە ئفلیج بکەین لە پەرۆشیمانە بۆ ژیانی هاوڵاتیان لە پەرشینمانە بۆ ئەو هاوڵاتیانەی کە بۆ نمونە ئەم ئەنجومەنەی هەڵبژاردووە پەرلەمانی هەڵبژاردووە ئەم حکوومەت و سیستەمەی دروست کردو بۆیە بۆچوونەکانی ئێمە نەقدوانی ئێمە ئەوەیە. بەڵام تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان بەجددی هیچ هەوڵێکی فعلی نییە لەلایەن ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و گاز و لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکان و لایەن ئەنجومەنی وەزیرانەوە بەگشتی بۆ نرخی بنزین کۆنتترۆل بکرێت. پرسیارەکە ینی بۆچی کەمتر لە 100 کیلۆمەترێک پارێزگای کەرکوک لە پارێزگای سلێمانیەوە دوورە بنزین لەوێ بە 450 دینار، بەڵام هەمان بنزین لە سلێمانی و لە پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان بە 690 دینارە. ئایا لە ڕاستیدامە بنزینی عێراقی 450 دیناریەکەیان بنزینێکی کوواڵەتی باشتر هەندێکی ترەڵەن نەخێرن بنزینانی بەرەمێنراوی کۆمپانیایەکی خۆماڵی کوردستانە بەنابەن بەڵام بەناوی بنزینی عێراقی وەفرۆشتێ. لە هەرێمی کوردستان چەند جۆرێک ئێستا لە ئێستادا بە 6 جۆر بنزین دێتە هەرێمی کوردستانە. ئەم جۆرە بنزینە 690 دیناریە جۆرێکیانە کە بنزینە عێراقیەکەی ئەو بنزینەیە کە لە حکوومەتی عێراقیە بە 450 دینار نرخەکەی تەثبیت کراوە. ئایا چۆن بۆ بە 690 دینار لەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان؟ ئەمە پرسیارێکە پێویستە ئەندام پەرلەمانەکانی ئەم خولەی حکوومەتی عێراقی کە ئەندام پەرلەمانەکانی کە لە کوردستان و هەڵبژێران بۆ عێراق بە دۆداچوونی تەواوی بۆ بکەن ئەم یعنی تارمایی پشتی ئەم پەردە هەڵبدرێتەوە. بۆ نمونە من ئەڵێم لەم بابەتە هەم دەستور پێشێلەکرێ و هەم یاسایش پێشێلکرا و ئەم بنزینەی تر کە باسەکرێت لە سنووری هەولێر یاخود لە چەند ناوچەیەکی تر بنزین قۆرخەکرێ بۆ کۆمپانیایك ئێمە بە 6 جۆر بنزین دێتە ناوچەکە کە باسم کرد. جۆرێکیان لە وڵاتی ئێرانوە دێ ئەو باشکەری بنزینی پێوترێ، جۆرێکی ترمانی نەفتای قادرکەرەمە ئەمە دوو، جۆرێکی ترمان هەیە بە خۆرخکاری ئەدرێ بە پاڵاوگەکانی سنووری هەولێر ملیۆنێک لتر ڕۆژانە 1 لتری نە بۆ سلێمانی دێ نە بۆ دوهۆک دێ. لە کاتێکە ئەمەڵێن وەزیری وەزارەتی سامانە سروشتیەکان جێی تێبینیە بۆ ئێمە ئەگەر وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەبێ ئەو سامان و سروشتیە یعنی چۆن هاوڵاتیەکی هەولێر ئیسفادەی لێکە هاوڵاتیەکی گەرمیان و سلێمانی و دوهۆکیش بە هەمان شێویست، بەڵام بەداخەوە ئەم جۆرەیان تەنها بۆ سنووری هەولێرە.
جۆرێکی تر هەیە بەڕسمی لەگەڵ حکوومەتی عێراقیە گرێبەستی بکرا ئەوی 600 دینارەکەی ئەو ڕێکەوتنە سەیر و سەمەرەیە کە نێوان وەزیری سامانە سوشتەکان و باسەکە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقی. جۆرێکی ترمانەیە بە قاچاق لە حکوومەتی عێراقیەوە هێنرێ. ئێستا بازرگانەکان خۆیان نچن لەو دی و بە قاچاق ئەیهێنن. و هەروەها جۆرێکی ترمان هەیە پاڵاوگانی سنووری هەولێر لەگەڵ پاڵاوگانی سنووری سلێمانی گرێبەستیان لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە بۆ ئەوەی نەوتی خاو بۆ حکوومەتی عێراقیە پاڵێون لە بەرامبەر ئەو ئیستحقاقە داراییەی کە پێویستە حکوومەتی عێراقی پیانی بدە بەشێک بنزین و سوتەمەنیان پێدا ئەوانژە بازاڕە یعنی ئەیخەنە بازاڕ ئەفرۆش لە ماوەکانی ڕابردوو پارێزگای سلێمانی و پارێزگار و خودی قایمقامیش باسییان لەوە کرد کە ئێمە دەستمانواڵا کردووەوە هەر بازرگانێکی هێنان و هاوردەکردنی بنزین و سوتەمەنی ئەگەر بێ بە نرخێکی کەمتر لە نرخی ئێستا بنزین هاوردە بکە ئێمە ئاسانکاری بۆکەین. هیچ پێشنیارێکتان بۆ هاتووە لەلایەن بازرگانانەوە کە بنزینێک بێت لەم نرخە کەمتر؟ لە ماوەی ڕابردووە ئێمە لەلایەن بازرگان و چەند کۆمپانیایەک بە یادداشتێک داوایان لە ئێمە کردو کە هاوکاریان بین بۆەوەی جۆرێک بنزین کە باوان باس لەوەکەن ئەو جۆرە بنزینە لە سنووری هەولێر لە ئێستادا لە بەدۆزگەکانی سوتەمەنیا بوونی هەیە و جۆرێکی جیاوازترە ئەمە بنزینێکی ئێستا لە هەرێمی کوردستانیە گیرێتەوە یعنی گراوەیە بۆ مادەی پترۆکیمیاکانە یان لێرە لەگەڵ نەفتاتیەکەڵە کرێ و جۆرێکی بنزین لێدرێت ئەڵێن ئێمە ئەتوانین ئەو جۆرە بنزینێک کە لەو سنوورە هەیە بە هەمان کوالێت بێنین لەم سنوورش بە نرخێکی هەرزانتر. ئێمە لە ماوەی ڕابردووە چەند جارێک کۆبوونێتەوە چی لەگەڵ بەڕێبەراتی نەوتوکانزاکان و سلێمانی وەچی لەگەڵ ئەو بازرگانە و تەنانەت ئەمڕۆیش کۆبوونێکی تێکەمان هەبووە سەبارەت بۆ بابەتە ئەمانەوێ بەکردداری بگەین بە واقعی ئایا ئەم بنزینە کوالێتی دانابەزێ ژیانی تەندروستی و ژینگەی لێ ناکەوێتەوە ئەگەر ئەو جۆرە بنزینە بەکردەوە دروست ینی لە تاقیەکە دروستەکەین و چاودێری ئەەکەین ئەگەر بزانین زیانی ژینگەی و تەندروستی لێکەوێتەوە ئێمە ناتوانین بە هیچ شێوە پشتگیری ئەو جۆرە پرۆژە و یاخود ئەو جۆرە یادداشتانە بکەین. بەڵام ئەگەر بزانین ئەم جۆرە بنزینێکی نۆرمال و هەروەها زیانی ژینگەی و تەندروستی لێ ناکەوێتەوە نرخەکەش ێرزاندن دێتە بازاڕ و کێبڕکێ دروستەکە لە بازاڕە ئەو بە دڵنیای ئەمە و لیژنەی وزە و دڵنیاب لایەنە ئیدارە پەیوەنددارەکانش پشتگیری و هاوکارە. بەجددی لە ساعت حوتی بەیانی من وەستاوم سوێن بە لە ساعت حوتی بەیانی لێرەی بەیانی وەستامەوە ساعت چەند وایانزێ معقولە بۆ پاسەکان جیانگرۆ بۆ تەکسی جیاناکەنەوە. شۆفێرانی تەکسی ئەڵێن ئەگەرچی ئەم نرخاش تا ڕادەیەک فەرقی هەیە لەگەڵ نرخی بازرگانی بەڵام هێشتا هەر بۆ ئێمە دەری نایانێ دەری نایانێ خواوەشی لت بێ لە بازار تێگەی لە تیجارێکە سوێن بەخوا بای 10,000 تێگەی 10 لتر کەمتری شەگە ئەی فەرموو تەکسی چی پێیاکە بیان بە کرێخان و ئاخە بیان بە مەسروفی ماڵ بیان بە عەتەڵاتی سیارە هەنی واشان لەگەڵ بەجددی بنزینەکەشیان گران کرد. هەفتەی چەند ڕۆژە توانی بیت لێرە بنزین وەربگرێنی؟ وەڵڵاهی ئێرە بە کاتە کادوایە هەیە و کادوایە نییە. بەخوا لە شۆ ساعات تقریبا 12 شەو بڵاویان کرۆ لە فەیسبوک کە بنزینەیرە. کواڵەتی بنزینەکە چۆنە بۆ ئوتومبیلەکان عێراقیە باشە این خۆمان بێ بەکەڵکی هیچ نایە بە حکمەوەی کە این عێراقی تۆزێ باشترە. گۆڕانکاری بەسەر هاتووە نرخی تەکسی لەوەتی ئەم بنزینە گران بووە؟ وەڵات پارە ناگۆرە پیاوانە بێ سەر پێت نەفرۆشم بەبی زۆرەقە زەرەرە دەمێت دەوەردی قەسەمەقا لۆ ڕۆژە نافرۆشێ لۆگەشیان کرۆتە سەر تەکسیەکان هەر ئەسڵ هیچ سوودێکشی نییە هەر پارە سەرفکردنەوەی چیتر. کەواتە ئەم گرانبوونی ئەم بنزینە بارگرانی بۆ سەر شانی هاوڵاتیش بە تاکید بۆ هەموو کەسێک بۆ هەموو کەسێ نە ئیژێنە کەسابەتێ و ئەمیش حاڵی سەرەی بنزینەکانە ئەبێ ئابۆسی بە فەقیری و دامایەر چێک بەر فەقیر زەرەرەکە خۆیان زەرەر ناکرد هەرچەندێک گرانیگەر فەقیرە من ئەگەری سەر لەبەر ئیشی تەکسی نەبێ بچ مەجبورم و لێرە بۆستم. چەندێکە لە نۆرەی ئەم بنزینە وەستاوی؟ وەڵا لە دەوری سەعات هەشتەوە. بەڵێ هەموو کات ئەنیەوە ئێستا تقریبان بۆ پێی کە جەناب باسەکانی نزیکی 3 ساعت تۆ لەم سەریا وەستاوی ینی بەردەوام ئاوا ئەم بنزینە وەرەگیرە؟ بەڵێ بەردەوامەوە ئێرە زۆر باشە چکە 8 پەم ئیشەکە بەس هەندێک شوێنی وەکوە تانزەرۆ 2 پەم ئیشەکە لەوانەیە من 5 ساعت وەستاوە. بەڵێ شۆفێرانی تەکسییان ئەو ئۆتۆمبیلانی کە بارنگ لێەوە کە نەڵێن هەندێک لە هاوڵاتیان کە یەن ئەم بنزینە وەرەگرن بە پێی بارودۆخ وانی شێوازی ئۆتۆمبیلەکانە بێ باری یابوریان باشە ئەمە بۆ نەگرفتی بۆ ئێمە دروستکردنی تۆ پێ دوایە هاوڵاتی محتاجی ئەم بنزینە نییە ئەم بنزینە 609 دیناریە و بەسم لەو لە ئۆتۆمبیلی تایبەتە خصوصی نەخێر زۆر کەسەیە ئەوەی پێنیە احتیاجی پێنیە بەڵام
زۆریش لەبەرەوەی بەهۆی ئەوەی کە معاش کەمە بەهۆی ئەوەی کە ئیشی کەمە حەزەکە و بنزینە وەرگری بەنزینێکی چاکە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر کەس بوویتە بازرگانی دوو تەنچی لەم لەلا سرە دەگری بۆ 20 سارە بۆ 10 سارە ئەمەش بەڕاستی شتێکی باش نییە یعنی بوویتە شێوەی هە بازرگانی ڕەنگە ڕۆژێ 200 هزاری دەست دەکەی بەس لە بنز ئەم بەنزینە کە نرخی بەرز بۆتەوە بەنزینی بازرگانی کاریگەری لەسەری شوکاری ئەوش دروست کردووە زۆر ئەگەر ئەم بەنزینە وەرنەگری لە بەنزینە بازرگانێکە وەربگری بۆ تۆ ینی زەمانە سارە دەرناکەم ئەگەوانە بێ هەر کاتێ پێویست کاتوانی لێرە بەنزین وەرگری والله ساوەتە ڕۆژێ لاتومە گەشتومە بەردەمی بەنزیخانەکە و لەوە دو بەجێ مێشتووە بارمە بووە ڕۆیوم نەبووە بەنزینەکەیان یانی نیان هێشتە سەرم بەرنەکەوتۆ ڕۆیوم بەجێ مێشتووە سەرەکەشە گرتووە بەڵێ بەڵێ ئەوەنی کە بیبینی بڕۆ ئۆتۆمبیلەکە لێ خوڕە بەڵێ ئەوەنی کە بینی بەتیانی ئەو هاوڵاتیانی کێن لێرە بەنزین وەرەگرن هەڵ هەندێک ئۆتۆمبیلی تایە زۆر گران بەهایە هەندێک خەڵکی تایە لەوانەیە ئاستی بژێوی زۆر بەرز بێ ئەمە زەحمەتی وەرەکەتم ئەڵێ لەبەر وەکتانەکەتم وەکتانی بەرزە بەڵام وڵی بڵێم چی فەرقی پێ ناکەم من هەر وەکینەکانی کێ بەڵام ئەو گرانترە نایکرێتێتە ئێرە داواکاریتان چیە ناتانەوێت وەزگەیەکتان بۆ جیابکەنەوە بۆ ئۆتۆمبیلی با وڵی ئێستا کاکە هەروەکو تەکسی هەمووی وەستی خۆیان هەیە یعنی کاسار جێگا یەکسەر تیەکەوە ڕوە ئێمە توانێەوەمان هەبێ بەس وەمان ناکەن بەڵێ یعنی ئێستاگە شتێک ماوەکەنێ مەژێکسە تێکەین و بڕۆین باشە بەڵام ڕۆژە بۆ بارمان هەبەوە هاتوونێتە سەری بەنزینەکەی لە بەیانی ساعت 4 سەرمان گرتۆ بۆ سعات 11 ێ بۆ نمونەکە بارێکمان هەبوو لە ڕۆژێکا بارێکمان هەیە بەجێ هێڵین بڕۆین دەمەوێت لەگەڵ کاک سەرکۆ ئازاد بڕاردەری لیژنەی پیشە سازی وزە و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان قسە بکەم کاک سەرکۆ پێم بڵێ وەک پەرلەمانی کوردستان چیتان کردووە چۆن لە سەرهێڵن بۆەوەی ئەم بارودۆخە سەختی بەسەر هاوڵاتی هادووە کە بەڕاستی نرخی بەنزین بە شێوەیەکی زۆر ناسایی بەرز بۆتەوە چارەسەر بکرێت ئێمە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانە کۆبووینەوە ئەو کاتە ماوەیەک نرخی 6 مانگ پێش ئێستا نرخی بەنزین بەرز بوو دواتریش ینی گۆڕانکاری بەسەر ئەم نرخەیە هات و ئێمە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانە کۆبووینەوە وەزیری سامانە سروشتەکان ئاماژەی بەوە کرد کە ئێمە ڕێکەوتنمان کردووە لەگەڵ بەغدادا کە ڕۆژانە چەند ملیۆن لیترێک بەنزین بنێرێت بۆ هەرێم و باسیەوەی کرد لە ماوەی 5 دقا ئێمە چارەسەری هەموو ئەم کێشانەمان کرد ئەمە یەکێک لەو عەقڵەتەی کە ئێمە لە دژی بووین و بڕوامان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت چارەسەری ئەم کێشانە بکە بە بنەڕەتی قسەیەکێک کە جیاوازی ئەکرێ لە بینی هەولێر و سلێمانی مەبەستم وەک پارێزگا لە نردنی ئەو بنزینی کە پێی دەوترێت بنزینی 690 دیناری بۆ خەڵک و بۆ هاوڵاتی پێم بڵانی بۆچی ئایم جیاوازی هەیە ئەگەر هەیە هۆکارەکەی چیە؟ بڵێ ئێمە من لە پێشترا بۆ جەناتم باس کرد ئێمە ملیۆنێک لیتری بنزین دێت بۆ لە بەغدادەوە حکوومەتی عێراقی دابینێکە وەزارەتی نەوت ئەمە دێت بۆ بەشێکی دێت بۆ سلێمانی و ئەیبینین لە هەندێک بەنزیخانەکانە بە 660 دەدرێت بە بەنزیخانەکان هەندێک جا 670 بە 690 دەفرۆشێتەوە بە هاوڵاتیان باش ئەمە لە ئەوەی کە لە بەغداد دێ بەبێ جیاوازی دابەشەکرێت ینی بە شێوازێکی یەکسان دابەشەکرێت بەسەر پارێزگاکانە بەڵام ئەو ملیۆن لیترەی کە حکوومەت لە کۆمپانیای لە پاڵاوگەی کار ئەی پاڵێوێت ئەمە نەعەدالەتی تایە و ئەمە تاکو ئێستا هیچی نایەت بۆ پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕین ئەمە جیاوازەکەی ئێمە بە نووسراوی ڕسمی و بە یادداش و لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانە قسەمان کردووە توتی ئێمە لیژنە دەرەکەین و بە دوواداچوونەکەین و ئەمە قابلی قوبوڵ نیە بەڵام تەنها لە قساماوەتەوە لە عەمەلا ئێمە باوەڕمان وایە سیاسەتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستی وەزیران نییە یعنی بڕیارەکانی کە پەیوەستە بە سوتەمەنی لای وەزیر نییە و ئەوەی شەیبینن ئێمە لە پێشتران لە ناو پەرلەمانە ڕوبەڕووی بە جەنابمانوت ئێستا دەرکەوت کە وەزیر هەردەوام ناکات لە ناو وەزارەتەکە ئەمەیەکێکە لەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیە بۆ چارەسەرکردنی نرخی بنزین مەدعوم ئەگەر بتوانین وەکوی کە لە بەغدادا هەبێ و لە چۆنە لە کەرکووک هەیە لە خانەقین هەیە و لە کەفرینیە لە کەرکووک هەیە و لە قەرەهەنجیر هەیە و لە چەمچەماڵ نییە ئەمانە لە مووسڵ هەیە و لە دوهۆک نییە ئەمە بەڕاستی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت ئەمە چارەسەر بکات ئێمە سێ پاڵاوگەمان هەیە پاڵاوگەی لە نازە بازیانە هی کارە خوڕمەڵەیە
ئەم پاڵاوگانە بە پێی پێویستیان بە تایبەتی بە زیان و پاڵاوگەی کار ئەتوانن پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان دابینکەن بۆ ملیۆن لیتری کە لە بەغدا دۆدێ ئەمان ئەتوانن بە 22,000 بەرمیل نەوت ئێمە بتوانێت بیدا بەم پاڵاوگە ناوخۆیانە بە 690 دینار کە بە قازانجیش بۆ بانسیخانە مێنێتەوە بۆ کۆمپانیای کارەمێنێتەوە و حکوومەت هێرێمی شتوانێت پارەی نەخاتە سەر. لەگەڵ چەند کەسێک گفتوگۆم کرد وایە کە پێشنیاری هەندێک بازرگان هەیە ئەگەر دەستیان واڵا بکرێت توانن بنزین بەرنخێکی کەمتر لەمە ئێستا بێنن و قسەیەکی دیکەژەڵن ئەمە تەنها وەک ڕکلام بەکارێت و کەس ناتوانێت شەڕی بۆرسی جیهانی بکە بۆ نرخی بنزین ئێوەکو دەسەڵاتی چاودێریکردن شتی وا هەیەنی دەرفەت بڕەخسێت من ینی بەڕاستی هیچ شتێک لەم بوارانە مطلق نییە ینی 100% بڵێ ئەمە بەم شێوازەی بەڵێ بەشێکی چارەسەرکردنەکەی ئەگەر ئێمە حکوومەت هێرێمی کوردستان دەتوانێت لە ڕێگەی پاڵاوگەی ناوخۆیەوە ئەم بنزین دابینێ ڕێکی کە لەوەیە کە گومرگ نێڵێ یعنی تۆ گە پێداویستی هاوڵاتیانت بەوەیە نرخی بۆرسە چەندێک بێت با لە سلێمانی بەس تەنها یا لە هەولێر تەنها هی بار هەڵگری گواستەوەکەی ئەو کاتە منافەسەیەک هەیە بەڵێ بە دڵنیاییەوە ڕێژەکەی دێتە خوارەوە ڕێژەی نرخەکەی دێتە خوارەوە بە قەنەعاتی ئێمە ئەو مەرجانەی کە ئەماندایان ناوە لەسەر بنزینەکە هۆکارە بۆ بەرزکردنەوەی نرخەکە چونکە بەڕاستی بەشێکی ئەو بنزینانەی لێرە تێکەڵەکرێتەوە کابرا لە زەرەرا بێت ئەچێت نوعێتی بنزینەکەیش خراپە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ماوەدی کیمیایی پترۆکیمیایی تێکەن بۆ ئەوەی ئۆکتانەکەی بەرزکاتەوە ئەمە ڕێژەی بنزین تایە ڕێژێکی کەمە بۆیە ئەگەر ئەم مەجالە بدرێت و ئەو گومرگەی کە لەسەرێتی و باجی کە لەسەرێتی کەم بکرێت و وەزارەتی سامانە سروشتەکان وەکو حاڵەیەکی تەواوی چارەسەری بکات بەڵێ بە دڵنیاییەوە نرخەکە دابەزێت و ئەتوانرێت منافەسەیەکی زیاتر بکرێت بۆی بازار هێرێمی کوردستان پێداویستەکانی بۆ پڕکات ئەو بەڵێنە ئایەن بە خەڵکی کوردستان زەخت بکەن فشار بکەن بۆ ڕۆژی سێشەممە یعنی ئەم هەفتەیە کۆبنەی لیژنەی سامانە سروشتێکاکەن یەکێکی لەو بابەتانە مەوزوعی گرانی نرخی بنزینەتیایدا و نووسراوەکەن بۆ وەزارەتی سامانە سروشتەکان و سەرۆکایەتی پەرلەمان و داوامان کردووە ئێمە بۆ خۆمان لە فراکسیۆنی یەکێتیش داوامان کردووە کە دانیشتێکی تایبەت کرێ بە تایبەتی بۆ نرخی گرانی نرخی بنزین و سوتەمانی لە هەرێمی کوردستانە و بۆی ئێمە چارەسەرمان پێ بۆ خستنە ڕووی بۆی بتوانین هاوکار بین بۆی خەڵکی کوردستان زیاتر لە قەیرانانە. ئەو کاتەوە باش هەموو کاتێکتان باش بلا باشەکە چەندێکە لە نۆرەیەم بنزینە وەستاوی وڵات تقریبان لە ساعات 8:30 هاتومەتە سەرەوە و ئێستا نزیک بووەوە هەر کاتێک ویست بێتە بێم بنزینە وەربگریانی ئەوە بە زەحمەت چەند ساعتێک سەرت بۆ گرتوان تا دەستکەوتووە پێشکەوە سەربڕی لە نەکەم بەڕێگاوە قساکەی ناساییە پێشکەوە ناکەن الحەمدوللا خەڵکەکە لە خوا بەزەبێ بەڵیارە کەس ناشێتە پێشەوە بەڵام جاریش بۆ هاتوین و بەریش نەکەوتووە بەدەستی بەتاڵ گەڕاوینەتەوە ڕاستەکەی کواڵەتەکەی تا بەدڵە کوالیتی ئەمە باشە بەس بەداخۆ بەنزیخانەکانی ترنە لەگەڵ ڕێزما بۆتان پارێزگاری سلێمانی لەگەڵ ڕێزما بۆی بەرپرسیارە لە هەموو گرفتەکان چکە و پارێزگارە بێ پارێزگاری لە مافی هاوڵاتیان بکە بە ئەرکی سەرشانی خۆی هەڵسێت بەداخەوە ئەم پارێزگار لە سنووری ناحێ و قەزا و هەر هەموویە ئەبێ بەرپرسیارە لێ یا ئەوە تا چاکی بکە یا ئەوەتانێ بێتە ڕوو بڵێ کاکە پێم چا ناکرێت خۆم عیبار ناکەم چونکە هەر ژنیان هەر دنیاە ئینسان مردنێ دوای مردنیش بۆ سومعی خۆی باشەکانی پێشووتر کە مردوون خەڵک بە باشە باسەنەکەەوەشی بە خراپی ڕۆژتووە خەڵک نەفرەتی لەکە ئەم بنزینە بەم نرخی کە تۆ ئێستای بینیانی تا ڕادەیە گەرزانترە لە بنزینی بازرگانی تۆ زێکباری شانی هاوڵاتی سو کردووە زۆریش بەڵام بەداخەوە ئەمیش لە چاو خۆیە هەر گرانە ئەبوو بە وەکو جنوب من 2 هەفتە لەمە پێش لە خوارەوە بووم سۆپەرەکەی کە لێرە وەکو محەسەن وایە بە 650 ئەم نۆرماڵەی کە ئێستا ئێمە وەری ئەگرین لەوێ بە 450 کوالیتەکە و محەسەنەکە ئێرە وایە نخۆم بە سیارەکەی خۆم تا کردەوە بە 2 پێی هەڵ ئەسم لێ نادات ئەمانی بنزیخانەکانی ناوشار تیجاریەکان بە یەکیش زەختی لێ بکەی لێ ئەدادیلکۆ چەندێکە وەستاوی لە نۆرەی وەرگرتی ئەم بنزینە لە سعادەش تۆ وەستاوی بەڵێ ئەم بنزینە
کە بەم نرخە ئەدرێ بە ئێوە وەکو شۆفێرانی تەکسی بەڵێ گۆڕانکاری هێناوە بەسەر نرخەکانتانیانی هەرزانتر بووە گرانتر بووە لەسەر شانی هاوڵاتی وەڵی وەکو سیعات بڵین لە چاو ڕۆژە باشە بەڵێ لە چاو ڕۆژە باشە بەس ئەوەیە یعنی کات لە ئێمە ئەگرێت ئێمە شۆفێری تەکسی ئەڵێ هەنێک وێزگە هەیە دەبێت شەو تا بەیانی نۆرە بگری تا بەنزینەکە بەرەکەوێت وەڵا هەیە زۆرە هەیە شەو سیارەکەی داهانێت ئەم بەرزبوونەوەی ئەم بنزینە ئەم نرخەمە بەسم نرخی بازرگانیەکەی کاریگەری کردوتە سەر ئیش و کار و کارشیەوە هەر زۆر چونکە نەفەرە لە شوێنی خۆیەتی بەڵێ بۆ نمونە لە تاسڵجەوە نەفەرە بەی بۆ قڕگا تۆ ناچار بوو ینی ئەم بنزینەوە دەست نەکەوێت لە بنزینە گرانەکە تی بکەی قەی وەختی وایە ناچاری کە بنزینی پێنەبێ بە چێ ڕۆی ئەو کواڵەتەکەی باشە بۆ ئۆتۆمبیلەکانتان بنزینە ئەم عێراقیە ئەمە زۆر باشە ئەمە زۆر باشە کاک بەمن جەنابتان وەک وتەبێژی بەزیخانەکانی پارێزگای سلێمانی ئەمەوە پرسیارە بکەم بە کورتیانی بەرزبوونەوەی خێرای نرخی بنزین هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە بە ناوی خی گەورە بە خێوێن سەرچاوم دیارە پێشتر لەسەر و بابەتە قسە زۆر کرا ئێمە وەکو بابەتی سوتەمەنی ڕەبتێکی تاوامان هەیە لەگەڵ بۆرسەی جیهانیە ئەو بەرزبوونەوەی خێرایش کە لەم دوایە هەموو کەس بینی تەسیری ئەو شەڕ و کێشە هەبوو کە لە ئۆکراین و لە رووسیا و چۆن تەسیری لەسەر زێڕ و خۆراک هەبوو لەسەر سوتەمەنیش کاریگەری و تەسیری هەبوو بۆیە سوتەمەنی گران بووە بڵێ ئەوەی کە باسەکرێت دەڵێن تەنها هۆکارەکە پەیوەندی بە بۆرسە جیهانیەکەەوە نیە بەڵکو بەشێکیشی پەیوەندی بە نزمبوونەوەی بەهای دیینارە بەرامبەر بە دۆلار ئەمە تا چەند ڕاستە خۆی ئێمە پێشتر مەسلەی دۆلار بە دینار تقریبەنەوە 3-4 مانگ لەمەوە پێش بوو قسەمان لەسەر کرد ئەو کاتە حدودی 100 دینار و 125 دینار کاریگەری هەبوو لەسەر گرانی سوتەمەنی بەڵام ئەوە تێپەڕی و ڕۆژ و پاشان لە دوایەوە گەر سەیرکەین بۆرسەی جیهانی لە 40 دۆلارەوە ئێستا حدودی 110 دۆلارە ئەمانە هەموو کاریگەری لەسەر کارەکەی ئێمە هەبوو بۆ گران بوون پێشتر دامێک هەبوو بڵین باسی 2014 بکەین دامێکی وەکو پاڵپشتێکی تەواوی سوتەمەنی بە تایبەتی بانزین ئەو دامە نەما ئەو پاڵپشتە نەما هاتە سەر بەشەوەی کە حکومەت لەو پرۆسە پاشەکشەی کرد و کەوتە دەست بازرگان کاری بازرگانیش خۆ دەزانی شێوازێک نییە لە شوێنێکا بڵین بۆ سێ مستەقر بێ لەبەر ئەوە بە تایبەتی لە سوتەمەنیە ئێمە ئیدامی باشمان ناوەکو هەم بازرگانەکان وەکو بەنزیخانەکان ئەگەر سیر کە ئێمە بەنزینمان هەبوو بە 400 دینار لەبەروی کە بۆرسە هەرزان بووت تەبعاً ئێستا کە ڕوو لە گرانیەکە هەم نیگەرانیە بۆ هاوڵاتی کە حەقی خۆیانە و بۆ ئێمە ژۆک و بەنزیخانەکان لەوە نیگەرانترین چونکە مەسەلەی سەردانیکردنی کڕیارانی سوتەمەنی بۆ ئێمە ئاستی زۆردا ئابەزێ و هەمووژی گلەیەکە کە ئێمەش حەز ناکەین هاوڵاتی گلەیی کە بەڵام دەسەڵاتی ئێمە هەر ئەوەیە باس لە کۆمەڵێک پێشنیارە کرێ بۆ چارەسەری ئەم قەیرانەی کە گلو پێشنیارانە ئەوەیە کە دەڵێن کۆمەڵێک بازرگان هەیە یارمەتیان بدرێیان دەستیان وڵا بکرێت توانن کەمتر لەم نرخی کە ئێستا لە بازاڕە هەیە سوتەمەنی هاوردی هەرێمی کوردستان بکەن ئەمە چۆنە تا چەند ڕاستە ئەوەی کە توانرێت بەم نرخە کەمتر سوتەمەنی بێنرێ خۆی مەسلەی لەسەر بابەتێکە قسەکەی تەنفیزکردن لەگەڵ وتنە فەرقی زۆرە بەڵێ هەر بازرگانێک هەر کۆمپانیایەک ئەوێ ئەو کارە بکات ئێمە و بەنزیخانەکان لە خزمەتیانایە لەسەر بەنزیخانە نەڵێن شوێنمان ئەوێ شوێنمانە شوێنیان حساب کە شوێنیان هەیە ئەو سوتەمەنێ بێن کە ئەڵێن هەرزانە و لە کوالیتی کۆنتترۆلا بڵین بەو خەتەی ئەوانە دەرچێت لە فەحز ئێمە هەست کەزە و کارەکە دەستخۆشی لەکەین بەڵام هەر قسەکردن نەبێ بۆ مەبەستێکی تر منەڵێم هیچ هێزێک ناتوانێت لەگەڵ ئەمە ئەکرێ شتێک کەمتر بۆ نمونە ئەگەر بانزین بە 950 بێ احتیمال هەیە بتوانێت بیا بە 920 دینار بەڵام هیچ هێزێک ناتوانێت بێ 200-300 دینار بڵێ من نتوانم کەمتر بیفرۆشم لەبەر هەر کەسێک گووا ئەڵێ بێتە لای ئێمە بانزیخانەکان لەکوێ بانزیخانەیە بۆی دابینەکەین کە بە سوتەمەنەکەی بە هەرزان تیافرۆشێ لەبەر ئەوە زۆر قورسە و کەس ناتوانێت خۆی لە بابەتەوە مەگەرێکی ئیشێکی تری هەبێ ئەوەی کە باسەکریانی ئەم بنزینە 690 دیناری کە ئێوە فەرهەمتان کردو بە تەنسیق لەگەڵ حکوومەت هێرێم
لە ڕووی کوواڵەتیەوە هەندێک جا کوواڵەتێکە باشە هەندێک جا کوواڵەتێکە خراپە توانیەوە بۆ ڕوون بکەیتەوە ئەنیەوە گۆڕانکاریت چییە؟ خۆی بڵین ئێمە لە هاوینی بڵین ساڵی ڕابردووە ئێمە سوتەمەنیەمان هەبووە بەڵێ ئەکرێ گلەیی چکە خۆی بنزینەکە نۆرماڵێکی باشە بەڵێ بەڵام ئۆکتانی چەنە ئۆکتانی 92 بۆ 93 بۆ جاریوە بەڵام وەکو نۆرماڵێکی باشەوە ئێمە گلەیەکی زۆر کەم لەسەر ئەو سوتەمەنیە هەبووە وەکو ناوشاری ژیا بڵین بەعام پارێزگای سلێمانی هیچ حاڵەتێ نەبوو خوا نەخواسە ئەو سوتەمەنی کە هاتووە ئەو سوتەمەنی فرۆشراوەتەوە بەڵام ئەکرێت گلەیەکی کەم هەبێ بەڵام زۆر نییە ئەنی ئێمە خۆمان زۆر بە کەمی ئەویستن کە گلەی لەسەر بێ باشە کاک بەمەنانی هاوڵاتی هەیە ئەڵێ من لە شەوێک پێشترەوە نۆراگرم بۆ وەرگرتنی بنزین بۆ میکانی زوێنگ نادۆزنەوەنی بۆی هاوڵاتی بتوانێت بە شێوازێکی ئاسانتر ئەم بنزینەوە بۆ نە سیستمی تاک و جووت پەیڕەو بکەن بۆ نمونە وێزگەکانی تەکسی لەگەڵ تایبەتجیا بکەنەوە هەر ڕێگایە کە ئێوە بە ئاسانی ێزانن بۆ هاوڵاتی ئێمە حەزەکەین ئەوەی کە ڕێخستنەوەی ئەوەی چاکە بیکەین بەڵام بەرنامەی هاتنەکە بەرنمەیەکی تەواو نییە مەسەرەن ئێوە لەو چە کەمتراگاتان لێبێت لە کتوپڕە ئەوەسێ بە 4 ڕۆژ دەست پێ ناکاتەوە وە پاشان لەبەروی کە فەرقەکەی زۆرە فەرقی زۆرە لەگەڵ بازرگانیەکە ناڕەحەت ڕێکە خرێ ئەو کارە چونکە هەمووی هەوڵا کە ئەو سوتەمەنی بەدەست بێنێ لەبەرەوەی هی ئەوەیە کە بنزیخانەکان کەمی بۆ دابی نەکرێ ئەگەر سەب لە 5 ویزگەیە بکرێ بە 15 ویزگە ئەو کاتە ئەو زەختە کەمە بێت و خەڵگەتوانێت لە شوێنێکە ئەگەر 1000 سیارەوە سابێ بێ بە 500 سیارە لەبەرەوە ئێمە داوا ئەکەین لە حکوومەتی هەرێم کە هەوڵ با هەم بۆ هەموو پارێزگاکان ئەم بڕە زیاد بکرێ لەبەرەوەی ئەم کێشە بەوە ڕائەگیری بەوە حەلەبێ باش کاک بەمانێنی خەڵک ترسی لەوە هەیەوە پێشببینی ئەوە شەکرێ ئەم نرخە بەم شێوەیە نامێنێتەوە مەبەستم لە بنزینی بازرگانیە بەرەو سەرتر بڕوە هەنی جەنابەت هەم پیشەکەت ئەوەی هەموو تەبێژی بنزیخانەکانی ئاگداری دوا گۆڕانکاریەکانی ناڵین هاوڵاتی ناترسێنین بەڵام قسە لەسەر بۆرسەی جیهانیەکەین نرخی بنزین بەرەو بەرزبوونەوە زیاترە چێت زانین چۆنە خۆی لەوە چێ بازێ تەوەقعات ئێستا بێڵێ قورس بێ بەڵێ چونکە بەنزیکەی ئەگەر سیرکەین ئەوەی کە ئێمە بینیمان نەوتی عالەمی بوو $130 بەڵێ خەڵکێکی کەم ئەیوە ینی قەت ئەوە شتێک نەبوو کە هەن شتێک یوانە بە چاوەڕوان کراوێ بۆ سەردەمێگاتە $0 هاتە $0 لەبەرەوە ئێمە داواکارین و هیوادارین کە بەرزبوونەوەی تر نەبینین بەڵام ئێمە وەکو بنزیخانەکان من حەزەکەم هاوڵاتیەوە بزانێت دەسەڵات دەدەستی ئێمە نییە ئێمە زۆر هیلاکە بین کە گرانە بێت تا سوودەمەنی دابینەکەین زۆر بە ناڕەحەت کە ئەکەوێتە گرانی و نەمان هەوڵی تاوین کە بمان بێت لە بنزیخانەکانە ئێمە ڕۆژ هەبووە لەم چەند ڕۆژەی پێشووە بنزینمان بە 1000 دینار فرۆشوە بە 1000 دینار بۆمان هاتووە لەبەرەوەی خەڵک با بەرچاوی ڕوون بێ مەسەلەکە بنزیخانەکان نییە کە خەڵکێکەوە تێگە ئێمە لە بنزیخانەکانە هەرزانمان هەیە و یا بە هەرزان بۆمانێ بە گرانی فرۆشین ئەبەدەنەوە ئیشی ئێمەیە وەنا بیر لەوە ئەکەین ئەم بیر لەوەکەینەوە کە چۆن کوالەتیمان باش بێت چۆن خزمەتی هاوڵاتیکەین ئەمەی کە دەیبینن یەکێکە لەو وێزگانەی کە بنزینی 690 دیناری دابش دەکا بەسەر پاسەکانی ناوشاری سلێمانی خۆتان دەزانن کە بەشێکی هاوڵاتیان هاتوچۆی ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەو هێڵی پاسانەیە کە لە ناو شاری سلێمانی هاتوچۆ بە هاوڵاتیانەکەن گرنگە کە بنزینێکیان بە نرخێکی گونجاو دەست بکەوێت تاوەکو نرخ لەسەر هاوڵاتیان زیاد نەکەن چونکە لە ماوەکانی ڕابردوو فشارێکە بوو لەلایەن بەرپرسانی هێڵەکان و شۆفێرانی پاسەوە کە بەهۆی گرانبوونی نرخی بنزین ناچارن کرێی هێڵی پاسەکان و کرێی هێڵی ناوشار زیاد بکەن ینی دەمەوێت سەرنجی بەشێک لە شۆفێرانی پاسی زۆر بگرم بزانم ئەگەر ئەم بنزینە بەم جۆری ئێستا بەردەوام بێ هیچ ترسێک نییە لەسەرەوەی کە نرخی هاتوچوی هاوڵاتیان بەرز بکەنەوە لەگەڵمان بن. پێم بڵیانی ئەم بنزینە 690 دیناری کە بەسەرەوە دابەژەکرێت بۆ ئێوە کاراسانیە بۆ ژیان و ڕۆژانەوە بۆ هاتوچوی هاوڵاتیانانی تاوان کاراسانیە نرخ بەرز ناکەنەوە لەسەر هاوڵاتی
چونکە لە ماوەی ڕابردووە شۆفێری پاسەکان باسییان لەوە کرێگە بەنزین بەم جۆرە بەردەوام بێ نرخی هاتوچۆی هاوڵاتیان بەرزەکەنەوە بە دڵنیایەوە گە بەنزین گران بێت نرخ هەر بێ بەرز بێتەوە بەس ئەگەر ئاوا بێت و شتێکی تر دای بەزێنن بەرزی ناکەنەوە باش ئەگەر بەم 690 دیناری ئێستا بەردەوام بێ ئێوە بە هەمان نرخ هاتوچۆ بە هاوڵاتیانەکەن ئاوا بێ باشە بەڵێ لە کاتی وەرگرتنی بەنزینە لێرە زۆر تاخیرە بن زۆر مەختەلە بن لە سەرەیە بە وەختە جاری وایە زۆر قەرەباڵغە جاری وایە باشە ینی نیم سعات ێستا من نیم سعات بەساوم لە ڕووی کوڵەتیەکە و بە دڵتانە ینی خراپ نییە مشکلی بۆ ئۆتۆمبیلەکە خراپ نییە لە بەنزخانەکانی در باشترە زۆر هەوڵتان هەیە ینی لە ڕێی سندیکاکانتانەوە بۆی نرخی مەنزینتان بۆ دابەزێنن وەڵایی سندیکا خۆ ئەگەر بۆ مامکە ئیشێکی باشە ئەوەی کە لای هاوڵاتی جێگی نیگەرانی بەڕاستی دەوتێت شۆفێرانی پاس بەردەوامانی گلەیان لەوە هەیە ئەو نرخی کە هاتووی هاوڵاتی پێەکەن کەمە بەتەشید لە ڕاستی ئەو نرخە کەمە بۆ ئێوە کەمە ئەرەوەڵا ئەگەر زروف ئاوا بێ هەموو شتێک گران بۆ کاکە ئەگەر زروف ئاوا بێ کەمە ئەو نرخی هاتوچۆیە بۆ پاس بەس ئەگە بنزینەکە دابەزێنن بێتەوە بۆ 500ەکە باشە زۆر باشە کاک حاجی سلااو لێبێ دەمەوێت پرسیاریەوە لێ بکەم ئەم بنزینەی کە ئێوە وەریەگرن بۆ ئێوە باریشانتانی سوو کردووە گرفتی زۆر زۆریش ئەگەر ئەم بنزینە بەم جۆرە بەردەوام بێترز نییە لەسەرەوەی نرخی هاتوچۆی هاوڵاتی بەرزکەنەوە لە ماوەی ڕابردووداوە تاکردبوو کە نرخی هێڵەکان بەرز بکرێتەوە وەڵی کێمە چارەمان نەمایسە بووە هزار و تقریبا مەحەسنەکە هزار بانە بەڵێ نام 200 بەس چی ناوە نۆرمالەکەەوە هزار تیەکەین کوواڵەتەکەی باشانی بەدڵ نەوەڵا باشیە وەکو ئەمەش ناوێ بەڵێ بەڵێ ئەی کە دێن ئەوەستن بۆ سەرگرتن و نۆرەگرتن بۆ گرتنیە مەنزینە زۆر مەحتەلە بن وەڵا باشە ئەمەیان باشە حاڵی بیت بەڵێ بەس لەو لە نەگەی لایش پشت گەراجەکە نا زۆر پێچ هەموو ڕۆژێ بەردەستان بنزینە بۆتان وەڵی تر من ئەوە ئیمڕۆ هاتەوەم باشە ئەم بنزینە 690 دیناریە تا چەند کاراسانیە بۆ ئێوە تەمام بێگومان بۆ ئێمە زۆر باشە بە حکمی ئێمەوانە بە گرانتێکین لێتی بە 1970 نرتەکەین ئەمە تقریبا نیوانی فەرقە زۆر باشە بۆ ئێمە ئیسفادی زۆر باشمان لێ کردووە بە تایبەت ئەوە هەفتەیە کە تایبەت کراوە پاسەکان یعنی چارەکێک 20 دقیقە هەر ئەوە نەسەر ئاگرین بەرمانەکەوی و هەم بۆ ئیشەکە تاخیر نابین هەم ئەوەی کە تەلەبۆ مۆزەفشی هەیە ئەو شە ئیسفادەی لێ کردەوە بەنزیخانەکەش بەنزیخانەیەکی زۆر باشە لەگەڵ پاسەکانە ینی یارمەتیمانەکەن جاری وا هەبووە مەسەن نەفەری پێبووە بەبێسرا هاتووە تی کردووە بەجددی ئاین جێگای دەستخۆشین باشە لە ماوەی ڕابردووە ئێوە فشارێکتان دروست کرد بۆ ئەوی کە نرخی هاتوچوی هاوڵاتیان بەرز بکەنەوە بە بیانی بەرزبووی نرخی بنزین بەڵێ لە ئێستاە کە ئەم بنزینەتان بۆ دابین کراوە دەستان لەم داواکارێتان هەڵگرتووە بێگومان بە 690 تێکێن هیچ کاتێک هیچ هێڵێک بیرەوە ناکاتەوە خۆی حقیقەتەن کێشەی پاسە بنزین نییە بەڵام بنزینەکە گران بێ ئەمە ناچارین لە 500 بکەین بە 650 بەس دەگەر هەت بەم سادە بمانەنێ نا بە هیچ شێوەیەکەوە ناکەین 690 دیناری بەردەوام بێ ئێوە نرخی هاتوچوی هاوڵاتیان بەرز ناکەن بە هیچ شێوەیەک ئێمە کێشەکەمان بنزینە تەبەن معاناتی پاس هەر بنزین نییە بێگومان بەس بنزین کێشەیەکە بە بەردەوام ئەو نییە ئێمە لەگەڵ بە 1900 دینار تێکین بێگومان زۆرێک هەیە لەسەر ئێمە بەس بەم سادە تێکین بە تاچید بێ 650 بنزینەکە چۆنە بۆ ئۆتۆمبیلەکانتان جاری وایە هەیە زۆر باشە جاری وایە یەک تۆز خراپە زۆر باشە یەک تۆز خراپە نا هەندێک جار وەجبەیە بەدە زەمان نییە جاری وا هەیە وڵای لە محەسەنەکەی خۆمان باشترە بە جاری وا هەیە وەجبەیە خراپشی تەیەکەوێ بەس هەر مەمنونین هەر باشە هەر هەبێ باشە سەری بۆ ناگرین پێوی هیلاک نابین شەون و خونی ناکەن زۆر باشە لە کۆتایی بە دوواداچوونەکەمان گەیشتی ناو دەرەنجامەی ئەگەر بێت و بە خێرایی چارەسەرێکی ڕیشەیی بۆ مەسلەی کۆنتترۆلکردنی نرخی بنزین نەدۆزرێتەوە ئەگەرچی بەشێکی پەیوەندی بە بۆرسەی جیهانیەوە هەیە بەڵام کۆمەڵێک ڕێگا چارەسەر هەن کە وەک میوانانی ناو بە دوواداچوونەکە باسییان کرد پێویستە بکرێ ئەگەر نا نرخی بنزین بەم نرخی ئێستا نامێنێتەوە و زیاتر بەرز دەبێتەوە و بارگرانی زیاتریش بۆ سەرشانی هاوڵاتیان دروست دەکات هەروە گەیشتی ناوڕاستیەی کە بەڵێ جیاوازی هەیە لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکە لە بابەتی ناردن و هاوردەکردنی ئەو بنزینە خۆماڵی کە پێی دەوترێت بنزینی کۆمپانیای کار یاخود بنزینی عێراقیکە ئەو بڕێ بۆ پارێزگای سلێمانی دێت هەمان بڕنیە کە بۆ پارێزگای هەولێر و پارێزگای دۆک دەچێت ئەمە هەوڵە دەین لە دوایان بە دوواداچوونەش لەسەر هێڵبین بە دوواداچوون بکەین هۆکاری ئەوە بزانین بۆچی ئەم جیاوازیە دەکرێت ئومێدەوارین کە نرخی بنزین بە جۆرێک بێت نەبێتە بارگرانی بۆ سەرشانی هاوڵاتیان
هەرشاد و سەرفراز بن.